تۆ دەنگێکی جیاوازی کەواتە تۆ کوردنی تۆ خائینی. چۆن بوو کە گرێتاندا یادی ڕۆژنامەگەری گرێدان بە پرسینێتەوەی لە هەرێمی کوردستان بڵین لە کوردستان میدیا دابەشی حیزبەکان بووە، ئەم دابەشبوونە کۆمەلگای دابەش کردووە. ئێمە ئەمە بە مەترسیە بینەوە چکە چۆن هێزێکی یەکگرتومان نییە، میدیایکی یەکگرتوشمان نییە و کەواتە گوتارێکی یەکگرتومان نییە. میدیا بێ ڕۆڵ ببینێت لێ خستن لە هوشارکردنەوە لە گەاندنی پەیامەکانی. ملەتی کورد ملەتێکە تاکویستا خاوەن دەوڵەت نییە، خاوەن سەربەخۆی خۆی نییە. ینی ڕۆڵی میدیا بەشێکی لەوەی کە چاودێریکردنە لە چۆنەتی ئەدای حکوومەت و ئیدارە و بەڕێوەبردنی وڵات بەشەکەی تری وشیاری کۆمەلگایە لە کۆمەڵێ پرس ڕەنگە لە پرسی ژینگەی و تەندروستی و کۆمەڵایەتی و تەنانپرسی نەتەویش بگرێتە خۆی. ئەمڕۆ ئێمە پێمان وایە غیابێکەیە فەراغێکەیە بۆ پڕکردنەوەی ئەو مەساحەیە یاخۆ ئەو مەودایی کە پێوتە مەودایەکی نەتەوەی بیری نەتەوەی، چکە بیری حیزبی زۆر زاڵتر بووە بەسەر بیری نەتەوەیە لە هەرێمی کوردستان و ئەمانەیە تیشکی بخینە سەر ئەوە لە ڕێگای ئەم پانێڕانەوانەیە و لە ڕێگای ئەم چالاکیوانەیە و بۆیە بەگرنگمانزانی بچینە کەرکووک لە کەرکووکەوە دەست پێ بکەین بەداخەوە بەهۆی ئەوەی کە چەند ڕۆژێک مەژغوڵی قەعێ پێیاکەین کە ئەچزەی سەوتیوانی تیابێ قەعەیەکی تیا نەبوو. یعنی ئەو کەرکووکەی کە ئەو هەموو خاوەنی نەوت و ئیمکانات و ئەو هەموو شەڕ و ئەو هەموو وەسفە جوانەی کە لە زمانی حیزبەوە کرێ نەیانتوانێت قەعەیەکی وا بکەن کە لە ڕۆژێکی ئاوا بتوانین پانێڵ و چالاکێکی سەرکەوتی تیا بکەین. بۆیە ناچار گوێزامانەوە بۆ هەولێر. با دووە پرسیارم ئەوە بی لە ئێستادا ئاستی ڕۆژنامەگەری یعنی ڕۆژنامەگەری لە چه ئاستێک دەبینی؟ من پێما بێمە لە تەراجوعین تەراجوعێکی گەورە دروست بووە. ئەم تەراجوع پەیوەندی بە ئیدارە و حکومڕانی و عەقڵی حکومڕانی ئەم وڵاتەوە هەیە. عەقڵی حکومڕانی ئەم وڵاتە لە ئاستێکە کەمتر جۆگرێت، کەمتر دەبیستێت و زۆر ئامادەیە بۆی کە تۆمەتبارت کا بۆی کە تۆ دەنگێکی جیاوازی کەواتە تۆ کوردنی تۆ خائینی تۆ دەسیسەی تۆ ینی ئەوەی ئامادەیە بۆ ئەوە ئامادە نییە بۆی کە بینی دێڕەکانی ئەو تارانە یاخۆ ئەو راپۆرتانە ببینێت کە بازە چاکی و چاکسازی و نیشتیمان سازیەکە لە وڵاتەی ئێمە.